تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەوێ بەڕێزان، کارزان وسوانم لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. ئەوەی کە بەر لە کەمێک پێش ئێستا بینیتان کۆنگرەی ڕۆژنامەوانی بە فەرمی ناساندنی سیستەمی فیدرالی بوو بۆ ڕۆژئاوای کوردستان. دیارە ماوەیەکە قسە لەسەرەوە دەکرێت کە سیستەمی کانتۆن لە ڕۆژئاوای کوردستان هەڵبوەشێنرێتەوە و سیستەمی فیدرالی بۆ لەمە دوا پەیڕەو بکرێت. بەڵام ئەم بابەتە هەروە بەسانایی نییە، بەڵکو گفتوگۆی زۆری لەبارەوە کراوە و لە ئێستادا پرسیار دەکرێت بەوەی ئاخۆ دەبێت هەڵوێستی فەرمی حکوومەتی سووریا، حکوومەتی ئێستەی سووریا حتمەن چی بێت لەبارەی ئەم ڕاگەیەندراوەی کە دەیانەوێت سیستەمی فیدرالی لە باشووری کوردستان پەیڕەو بکرێت. من هەوڵ دەدەم ئەم شەو گفتوگۆیان بابەتە بکەم لەگەڵ میوانەکانم، هەریەک لە ئەنوەر حسێن ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان، سوپاس بۆ ئامادەبوونت. هەروەها شێرزاد ئێزیدی نوێنەری پێیەدە لە باشووری کوردستان، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. بڵێن نوێنەری ئێستا کانتۆن نەما، بڵێن فیدرالیەتی باشووری کوردستان وانە ڕۆژاوای کوردستان. بەرحاڵ سوپاس دەکەم گرنگەوەی لێرەیت. هەروەها کاوە عەزیزی ئەندامی مەکتەبی سیاسی پادەکەسە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. بەڕێزان وەکو هەمیشەیەوەش دەرفەتانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پەیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ ئێمە بنووسن. من لێرە هەوڵ دەدەم زۆرترین وەڵامتان بۆ وەربگرمەوە. کاکاوە دەمەوێت لە جەنابتانەوە دەست پێ بکەم. سیستەمی فیدرالیەت بۆ باشووری کوردستان ببوورە بۆ ڕۆژئاوای کوردستان کاردانەوەی باش یاخۆت دەستکەوتی باشی بەدوادادێ؟ ئێوار باش، بەڕاستی ئێمە وەکە ئەنە کەسێ ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا لە ڕۆژی دامەزراندندا 2011 لە بەلگەی فەرمی ئەنە کەسێدا ئێمە داخواست کردە سووریەکی فدرال دیموکرات فراڕەنگ، فرەنەتە و فرەئاین و فرەمەزهب. باش. لە نفسی کاتدا مەدیت گۆ پارتیا پێدێ بەڕێوەبەریەکی خۆسەر و کەنتۆنات ڕاگەیاندن ئەنە کەسێ وەکە بەرەیەکی کوردی کە پارتیە سیاسی و کەسێ سەربخۆ لە خۆ دەگرت ئیدی مەکاتبی ئەو بەرەیە بوونە ئامانج بۆ چەکدارێن پێدێ و ئەوان ئەو هاگرگ و کەنتۆنات ئەوە فکرەیەکی ئینسانی نویە و تەجروبەیەکی نویە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان و باشترین شێوەی حکومداریە بۆ مرۆڤایەتی و ئەوە تشتێکی هەمیشەییە نایە گوهڕاندن و لە ناکاو مەدیت و ئەو شێوەیە حکومداری ئیدی نەما بوو باشترین شێوەی حکومداری ڕاستە و خۆ هاتنە فیدرالیزم. یعنی بڕاستیەوە تشتە گۆمان لێکراوە، ینی نەکو ئێمە گومانەکە چییە یاخود گرفتی ئێوە بە دیاریکراوی لەسەر لەگەڵ سیستەمی فیدرالیدا چییە؟ ئێمە نەدژ لە فدرالیزمن، ئێمە داخوازیمە فیدرالیە لێ ئەو فدرالیە کە ئێمە دخوازن چییە و بە چی شێوە ئێمە فدرالیزم دخوازن. باش. ئەو فدرالیا کە ئێمە دخوازن ئێمە داخواز دکن سووریا سووریەکی فەدەرال بە لە ناو ئەو فدرالیزمە فەدەرالیەکی کوردستانی هەبە کوردی هەبە بە ناوێ هەرێمی کوردستانی سووریا. ئاد دوان کە ئێمە ئەو هەرێما داخواز دکن کە ئەو هەرێمە دەستوری بە، یعنی بەڕێکەفتن بە لەگەڵ هەموو گەلانی سووریا و ئێستا گفتوگۆ لە پێشەڕۆژە سووریا دەبە لە جنێڤ سێ گۆ ئەو شێوەیە حکومداری لە دەستورێکی نو بێ نووساندن لەو دەستورێ نوێدا کە سووریا بێن ئاسکردن وەکە سووریەکی فەدەرال لە ناو ئەو فدرالیزمە کورد دەوڵەتێکی هەرێمێکی خۆی فەدەرال هەبە هەموو کورد و
و هەموو جغرافیای کوردی لەو هەرێمادا هەبێ کە ئێمە بەڕاستی وەکە باشە کاکاوە من دواتر پرسیارەکەم سەبارەت بۆی کە دەوترێ ئێستا دەرفەتە بۆ ئەوەی فیدرالیەت ڕابگەیەنرێ و دواتر ئەم بابەتانە ببێ بە بابەتی مناقەشە لە نێوان لایەنە کوردەکاندا لە ڕۆژاوای کوردستان بەتایبەت دواتر گفتوگۆیەوە دەکەین دەچمە لای کاک شێرزاد هەمان پرسیار سیستەمی فیدرالی بۆ ڕۆژاوای کوردستان چ بەرەو پێشچوونێک لە ڕۆژ ئاوا دەهێنێتە پێشەوە ینی لە سەرەتاوە پیرۆزبایی گەرم بۆ سەرجەم بەشەکانی کوردستان سەرجەم خەڵکی کوردستان لە هەر چوار پەرچەی کوردستان باش و لە هەموو گەلان و پێکهاتەکانی سووریا و هەموو دیموکرات خوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەمامە دەستکەوتێکی یەکجار گرنگە و ڕۆژێکی مێژوویە لە مێژووی نەتەوەی کورد بە حرفی زێرین دێتە نووسین و بە حرفی خوێنی شەهیدان ئەم دەستکەوتە هاتووتە دی بە هەزاران شەهید ماداوە لە ماوەی 4-5 ساڵی شۆڕشی ڕۆژاوای کوردستان و فیدرالیزم شتێکی تازە نییە ینی من ئەمە گرنگە ئێمە پێش 2 ساڵ و 2 مانگ تقریبان کە خۆبەرێوەبردننی دیموکراتیمان ڕاگەاند بە شێوازی کانتۆنەکان گرێبەستی کۆمەڵایەتی هەیە کە وەکو هاوشێوەی دستور با بڵێن ئێمە ناڵێن دستور ئەڵێن قانونی ئەساسی یاسای ئەساسی گرێبەستی کۆمەڵایەتی لە دیباجەکەی هاتووە و یعنی لە مادەی سەرەکی کە سووریا ئەبێ سیستەمێکی دیموکرات و فدرال بەمە ینی بەڕاشکاوانە لە یعنی ئەمە شتێکی تازە نیە ئەمە پرۆژەی ئێمەیە و ئەسڵەن خۆبەرێوەبردننی دیموکراتی جۆرەکە لە سیستەمی فیدرالی و سیستەمی نامەرکەزی بەڵام ئەم فیدرالیەی کە ئەمڕۆ بە ڕاگەیەندراوەکی مێژوویی و تاریخی پێش چەند دقەیەک ئێوە پەخشتان دەکرد ئەمە دەستپێکی قۆناغێکی تازەی لە خەباتی نەبەس کورد لە ڕۆژئاوای کوردستان و نەبەس بزوتنەوەی دیموکراتی لە سووریا قۆناغێکی تازەی لە خەباتی هەموو بەشەکانی کوردستان تازە لە بەشێکی تری کوردستان سیستەمی فیدرالی دیموکراتی چەسپاوە ئەمە خاڵێکی ینی وەرچەرخانەکە بەس لە باشوور ئەزمون کراوە ینی کراوە و ئێستا لە بەشێکی تر ینی من پێم مەبەستم چییە مەبەستم کە ئێستا ئەمە کاریگەری ئیجابی لە خەباتی بەشەکانی ترش بەدیدێت و لە خەباتی بزوتنەوەی دیموکراتی لە وڵاتانی بە تایبەت کە کوردستانیان دابش کردووە ئەمە نیشانەی چییە کە کورد ئێستا پێشەنگی سەرپەرشتی دیموکراتکردنی سووریا دەکە و بێجگە لە مەسلەی سەرپەرشتی شەری دیژی تیرۆر کورد ئێستا ئیسباتی کردووە بەم ڕاگەاندراوە مێژووە کە خاوەن پێگەیەکی استراتیجیە و ئەم فیدرالیەی کە ئێستا دامەزراوە و ڕاگەاندراوە نەبەس بۆ ئێمە وەکو کوردە نەبەس بۆ کوردی ڕۆژئاوا و سووریایی فیدرالیەکی جوگرافیە بۆ ڕۆژئاوا و باکووری سووریایی ناوی ڕسمیش ئەوەیە سیستەمی دیموکراتی فیدرالی لە ڕۆژئاوا و باکووری سووریا یعنی ئێمە باکووری سووریا شمولی هەموو پێکهاتەکان دەکە و ڕۆژئاوا پێکهاتەی زۆری تایە ئێمە نەبەس کوردن باشە ئەمە بە معنای شکستی کانتۆنەکان دێت کە زۆرتر سیستمێکی خۆکردا یان تەتەورە بەرەو پێشچوونە ئەمە ئێمە لە سەرەتاوە پرۆژەمان فیدرالیە بەڵام خۆ سیاست وایە ئەزمون دیموکراتی تەراکمیە قۆناغ بە قۆناغ مەرحلە بە مەرحلەی بەعکسەوە لەبەر کە کانتۆنەکان و خۆبەرێوەبردننی دیموکراتی ئەزمونێکی سەرکەوتوو بوو اینجا بەرەو پێشەوە گەشە ئەدە بەرەو لوتکە ئەچن بەرەو سیستەمی فیدرالی بۆ تەواوی سووریا و ئەم کۆنفرانسەی کە ماوەی 2 ڕۆژە لەرمێلان ئیشوکاری خۆیان دەکرد لە ژێر دروشمی سووریای فدرال و دیموکرات گەرانتی ژیانی هاوبەش و براتی گەلانە یعنی ئێمە نەبەس خەمخوری خۆمانن وەکو کورد با من مافی خۆم بچەسپێن و ئەوانەی در بۆ دۆزەخ با بڵێن یعنی ئێمە بەو تێڕوانینە ناچینە مەسەلەکان ئێمە دەمانەوێت سەرپەرشتی دیموکراتکردنی ئەم ناوچەوە لە سووریا دەست پێ ئەکەن و خەڵکی تر لەگەڵمان یعنی ئێمە ڕەگەزپەرستین و ئێمە لەبەر گەڵێکی چەوسان و ستەم لە سەرمانەی بە درێژایی مێژوو و مافی ئێمە چەوساوە ئێمە ئەم شتە دووبارە ناکەن و ئەمڕۆ دیار بوو ینی دیارە چەند عەرەبی تیابوو ئەرمەنی تیابوو مەسیحی تیابوو بەزەوترێ پێدەش لەگەڵ لایەنە کوردەکانە خراپە ینی ئەگەر نەتەوە و خەڵکی دیکە کوردی چەوسانەوە ئێوەش لایەنەکانی دیکە دەچەوسێنەوە لە قسەکانی لایەنەکانی ترکێن خۆ ئێمە ئێستا زۆربەی زۆری حزبەکانی ڕۆژاوای کوردستان بەشدارن لەم ڕاگەیاندرە و لەم سیستەمە و لەم ئیدارە بێجگە لە 2 حزب یەکێک پێڵێ پەدە کەسە کە پاشکۆی ڕاستەوخۆی پارتی دیموکراتی کوردستانە
و یەکێکی تر پێڵێن ئەوەی جەماعەتی ئیبراهیم برۆ یەکێتی نازام چی پێڵێن طبعا ئیشیان ڕەبتیان بە یەکێتی نیشتمانی کوردستان نییە ئەوە بۆ معلومات ئەمانە ئەنجومەنێک پێک دێ بەناوی ئەنە کەسەی بڕوات پێ بکە تۆ پرسیار نەکە هەر نە لە بیرمانن هەر نە ئێمە ئەزانن ئەمانە مانیان نەمان هەر ساغن یان بۆ دوجار پارتێکی سیاسی نین یعنی ئەگەر وەکو تۆ دەڵێ لە قەورەدا پاشکۆی پارتێکی دیکەش بن پاشکۆی پارتی و پارتی پاشکۆی تورکیای ئەوە نییە لە بیرتانین یعنی خەلەل نییە کە ئێوە لە بیرتانین نابێت لە بیری ئێوەشدا آخر خەلەل ئەوان یعنی ئەوان لە دەروەی معادلن رفتاری سەلبیان هەیە پاشکۆن ینی پێش ده ڕۆژ تاخێکی گەورەترین گەرەکی کوردی لە حەلەب شێخ مەقسوود بە سەدان هزار کوردی تایە ینی تاخێکی کوردیە گروپی بەسەر ئەتیلاف و تورکیا ئەحرار الشام و کەتیبەی سوڵتان مراد و کەتیبەی سوڵتان فاتح یان تۆ سیر کە ناوی سوڵتان ئەمانە پاش ینی کەرەستەیەکن لە دەستی تورکیا خەون و خەیاڵی ئیمپراتۆریەتی عوسمانی تازە لەسەر خوێنی کورد دایانەوەی جارێکی تر دامەزرێن کە بردومانی ئەمە گرنگە با تەواو کرد ئەم تاخە کوردیە بە کیمیاوی بە غازاتی کیمیاوی بۆمبارانیان کرد و بەدایان شەهید لێکەوت کەچ و مناڵ و ژن و خەڵکی سڤیل هەلوەستی ئەنە کەسە چی بوو ئەمەی کە بە حساب کوردن بەیان نامەیەک دەریان کرد وتیان هێزی پەیەدە دروعی بەشەری سڤیل بە وەک دروعی بەشەری کەواتە حەقی خۆیانە یعنی ئەمە قسەی کەسێکی کورد لایەنێکی کوردە ئەمە دوژمن ئەم قسەیانەکە ئەمانە هیچیان نەماوە کارتی سووتان با بۆ خۆیان دانیشن لە ئەستەمبول و هەولێر جێگایان باش کاگەنۆر من دواتر تاویزێکەمەوە بچمەوە لای کاکاوە ڕخسەت لێوەرەگرم کاوە بۆچی بە ناوی کوردەوە کانتۆنەکان و سیستەمی فدرالیەت و ئەوە ڕەت دەکەنەوە پێتان وایە تەنیا پێیەدا قیادەی ئەم بابەتە دەکا ئەوە تا دەڵێ لە ڕۆژاوای کوردستان زۆرینەی پارتە کوردیەکان لەگەڵ ئێمە پێکەوە نزیکەی بێست حزب دەڵێ دوو پارتن ئەوان دەڵێ ئێوە دوو حزبن کە ئەجێندای دیکەتان هەیە ئەجێندای پاشکۆی پارتی دیکەن لە ناوچەکەدا یاخود لە پارچەکانی دیکەی کوردستان بۆچی بە ناوی کوردەوە کەوایە ئێوە قسە دەکەن ئەس vê قسەی ئاراستەی کە شێرزاد دەزیدی دکەم تۆزێک قسەی خۆ بەرا قسەی خوی شیرین بن یعنی بەرا قسەی نەشیرین نەکە یەک دوو کە بناوی گەل قسە دکەن ئەنەزانم کێ پێدێ هەلبژاردیە و لە چه هەلبژاردن بەسەر کەوتیە حتا گۆوەرە بەریاری سیاسی گەلی کورد لە سووریا مسادرە بکە قۆرخ بکە ئێمە دەزانن گۆ ئەزمونەیەکی فدرالیزم لە کوردستانی عێراق هەیە و ئێوە هەمووتان بەشداری ئەو سیستێمانە ئێوە دەزانن دیموکراسیەت چییە ئەلحەمدولله گۆ شێرزاد یەزیدی نکارێ تەدلیلی بیر و ڕایەوە بکە لە کوردستانی سووریا نەبەس پێدێ هەیە پێدێ حزبێکی دەخیلە پێدێ بە هێزی سیلاح هاتیە پێدێ نە بنەرمی هاتیە ناو گەلیمە و گەلیمە وێ نەبژارتیە دەڵێ بە تەنیا ئێمە نین دەڵێ 20 پارتی سیاسین لە ڕۆژاوای کوردستان ئەنە کەسە عەفوان ئەنە کەسە دخیلال 5 ڕۆژادا 600,000 واژۆ لە سووریا و بن زلم و زۆرە پێدێ کۆم کرد بۆ پشتگیریە شاندا ئەنە کەسێ لە ژنێف سێ ئێمە نابێژن پێدێ نینە ئێمە دبێژن پێدێ هەیە بەڵام نە ئەنە کەسێ و نە پێدێ و نە پەدە کەسێ کەس نەکەتی هەلبژاردن حتا یەک ئێدی بووی شکلی ئستوزازی ڕەت بکە ئێمە دبێن پێدێ هەیە بەڵام ئەو پێدە بەهێزی عسکەری هەیە ئەگەر گۆ هێزی خۆی عسکەری نەبێ هەگەر هێزی خۆی سڤیل هەبە ئەگەر هێزی خۆی ئەخلاقی و هێزی خۆی مرۆڤایەتی لە کوردستانی سووریا هەبە ئەوان هێز بکار نەتانی ئەو بەهێز بکارتینن و بەهێز خۆ فەرز دکەن و بەریاری کوردستانی سووریا مسادرە دکەن و تەسەڕف دکەن لەگەل کوردی سووریا و کوردستانی سووریا وەکە مەزرعەکی تایبەت هەلبەت ئەو تشتا تجار ئێمە قبول ناکەن ئێمە وەکە ئەنە کەسێ خوا بەرپرسێ گەلێ کورد لە سووریا بینن وەک نونەرێکی شەرعی بۆ کوردی سووریایە و لە ناو دیپلۆماسیەتا ناونەتەوی ئێمە قبول دەبن و سەرمێزی گفتوگۆ دانیشتنە لە ژنێف سێ پێشە ڕۆژە سووریا مناقەشە دکن و پاراستنا مافی گەلی کورد لە سووریا بە فدرالیزم دپارێزن
لەو شوونانەی کە ئیرۆ رووسیا و ئەمریکا اتفاقکردە بۆ دامەزراندنی سووریەکی فدرال نەب ئەو شێوەیە بۆ فدرالیزمە پێدێ و کەنتۆنا دەوێ وەرن ئەعلام بکەن و کەس وێ قبول نەکە نە سووریا وێ قبول دکە نە ئەمریکا وێ قبول دکە ملت ئێمە ڕۆژئاوای کوردستان بەرەجیم قایم دەکە خستنە بن خزمەتی سیاسەتی ئیران و عێراق و سووریا. باشە سوپاس دەکەم کاکاوە بەس کاک شێرزادانی بۆچی پێیەکەنی بە قسەکانی ئەو گوێ لە تۆ گەوانە گفتوگۆی منتەقیەکرێتی چەکە ینی دواتر وەڵامی بەرەوانکردنەوەی بۆ گەورێتی ئەم حەدەسە یعنی ئێمە باسی دەستکەوتێکی نەتەوی یەکجار گرنگ بەڵام ئەخرجار دوو پارتی ئەگەر دوو پارتی ژنەکوتۆڵی دوو پارتی فەرمین و حەقی خۆیان هەیە قسە باشە با قسە بکە گفتوگۆکرێ باشە بەڵام لە نوکتە ئەچ من حەقی خۆم بکەن باشە کاگەنۆر کاتی تۆمان زۆر خوارد من سەرنجت بزانم طبعاً لەسەر پەسەندکردنی سیستەمی فیدرالی لە ڕۆژئاوای کوردستان و سەرنجی تۆمەوێ لەسەر کاردانەوەی وڵاتانی ناوچەکە دنیا بە شێوەیەکی گشتی بەتایبەت حکوومەتی سووریا چۆن پێشوازی لە بڕیارێکی لەم جۆرە دەکات. زۆر سپاس لە ڕاستیە ڕاگەیاندنی فیدرالی لە ڕۆژاوای کوردستان بۆچوونی من لە پشتی هەموو ئەو ڕەهەندە سیاسیانن کە لە ناوچەکەی ئاگوزارێ و یەکەمیان شکستی پرۆسەی سیاسیە لە سووریا کە لایەنە هەم لایەنە ناوکانی خودی سووریا و هەم جەمسەربەندیەکانی ناوچەکە و نێودوڵەتە نەگەیشتنە نەتیجەیەک بۆیە لە ڕێگای ئەم مەسجەوەکەی گێنن پشتیوانیکردن لە فیدرالی لە ڕۆژئاوا سەرەتایەکە بۆ ئەوی کە سووریا ئەبێ پارچە پارچاکرێ بۆ چەند هەرێمێکی فیدرال یەک دووهام ئەوەی کە لە سووریا ئەوەی لە ڕۆژاوای سووریا ڕووەدا بریتە لە دیفاکتۆیەک لە دەرەنجامی گۆڕینی هاوسەنگی هێز کە پێدە هێزەکانی یە پێژە و پێدە گۆڕیویانە لە دەرەنجامی شەڕی چەند مانگەیان لەگەڵ گروپی تیرۆریستی داعش و فعلەن سەلماندیان کە ئەمانە ئەتوانن نوێنەرایەتی هێزی زەمینی و هێزی کارکتەری سەرەکی بن بۆ دەرپەڕاندنی داعش و خستنەسەر مەترسی خستنەسەر تەنانەت پێگەکانیان لە ڕەقە و هەڵەب و لە شوێنەکانی تر تەنان لە عەزاز و مەترسی دروست بوون تاوی کە بگەنە سەر دەریا لە ئەسکەندەرونەوە هەموو ئەوانە بە بۆچوونی من دوای ئەو سەردانانەی ماکۆر نوێنەری ئۆباما بۆ خۆراوا دێ و پشتیوانیکردنی رووسیا لەوەی کە بۆ پێدە بەشداری کۆنگرەی جنێڤسێ ناکە و ئەو پەیامانەش کە سووریا داوێتی ئەمڕۆ پێم وایە پەیامێکی ڕاستگۆیانە نییە بۆی کە ئەڵێ ئێمە لەگەڵ ئەمە نین لەگەڵ یەک پارچەی خاکی سووریاین ئەم قسەیە ڕاستە بۆ مانایی لەگەڵ دەوڵەتی سربەخۆ نین لە ڕۆژاوای کوردستان بەڵام لەگەڵ ئەم فیدرالیان چونکە لە ماوەی ڕابردوودا پێدە بەشێک بووە لە لانی کەم لە پاراستنی یعنی لانی کەم نەبووتە دوژمنی سووریا لانی کەم جەپەیەکی شەڕی نەبووە جەپەی شەڕی لەگە گروپی تیرۆریستی داعش بووە بە پێچەوانەوە هێزەکانی تر هەمویان هەم فشار بوون لەسەر کانتۆنەکان هەم شار بوون لەسەر ڕژێمی سووریا بە واتایەکی تر ڕاگەیاندنی فیدرالی بریتیە لە شکستی بلۆکی سنی لە منتقەکە یان تورکیا هاوپەیمانەکانی و سەرکەوتنی بلۆکی شیعی ئێران و رووسیا و عێراق لە منتقەکەیە بەو مانایە دێ وام پێم وایە بە نزیکی ئێران ئاگای لەم مەسەلە هەیە و عێراقی لە پشتە و سووریاش لە پشتی ئەم مەسەلەیە و ئەوەی مێنێتەوە رووسیا وتەبێژی وەزارەتەوە پێم وایە دقیقە و پێم وتەبێژی وەزارەتی خارجی رووسیا ئەمڕۆ ڕاگەیاندووە ئێمە لەگەڵ پارچە پارچەبوونی سووریانین نەک لەگەڵ فیدرالی نین ئەمریکا ڕاستە لەگەڵ فیدرالی نییە بەڵام دژیشی نییە ئەمریکا لەگەڵ دیفاکتۆ کارەکە بە درێژایی سیاستی ئەمریکی لە خۆرەڵاتی ناوەڕات لە 100 ساڵی ڕابردوو هەمیشە لەگەڵ دیفاکتۆ کارەکە ینی بۆ مانای لەکوێ هێزێکیت بەرژەوەندەکانی پارێزێ لەکوێ هێزێکە تەحسیل حاصلە هێزی هەیە خەڵکی لەگەڵا مامەڵی لەگەڵەکە و ئەمی لەگەڵ هەرێمی کوردستانیش کردو 1992 یعنی پێشتر نیگەران بوو و پێی وابوو ئاڵای عێراق نابێ لابرێ پێی وابوو نابێ بەڵام دوجار مامەڵی لەگەڵ دیفاکتۆ کرد لە هەرێمی کوردستان بۆیە چۆن ئەمە شکستی بلۆکی سنیە لە منتەقەکەیە سیاسەتەکانی بلۆکی سنی جەمسەرگیری سنیە لە هەمان کاتدا سەرکەوتنی ئەو جەمسەربەندیە کوردیەیە کە لە هەر چوار پارچەی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تەرویجی بۆ کرد ئەو سیاسەتەی کە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی کرێکارانی کوردستان هەدەپا و پەیەدا و تەنانەت هەندێک لە هێزەکانی ڕۆژهەڵات ئەم بۆ نمونە خطاب و گوتاری ئەوانەوە بوو کە ئەبێ ئێمە بە شێوەیە کە لەگەڵ سیاستی نێودۆڵەتی بگونجێ و وڵاتانی منتەقەکە قبولیکەن
و پێویستی بەوە هەیە کە ئێمە خطابێکی ڕوون و وازحمان هەبێ بەبێ دەستێوەردان بۆیە ئەو خطابە بۆ نمونە لە سەرەتای ڕووداوەکانی سووریا یەکێتی نیشتیمانی کوردستان خطابێکی لەم شێوەی ئاراستە کردووە وە کۆبوونەوە بەردەوامەکانیانەوە پشتیوانی ڕۆڵی فعلی هەبووە بێگومان نیشتیمانی کوردستان نەکە ڕۆڵی لە ڕاگەیاندنی فیدرالی لە ڕۆژاوە هەبووە ڕۆڵی هەبووە لە پاراستنی لە پێدانی ئیمدادا بە چەک و تەقەمەنی لەلایەن هێزەکانی دژیاتیرەوە بە خطاب و گوتاری سیاسی و بەشداریکردن و ناردنی نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆنگرەکان و تەنانەت ناردنی نوێنەرەکانی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانیکردن بۆ سەرپەرشتی هەڵبژاردنەکانی کانتۆنەکان ئەوانە دەلالەت بوو لە چی دەلالەت بوو لە گوتار و خطابێکی نیشتیمانی نەتەوەی واقعی کە تەشخیصی دروستیەدا بۆم ڕووداوانەوە پێچەوانی هەندێک هێزی تر کە تا ئێستاژیانی بوون ناو ئەو جەدەلی کاک شێرزاد و کاک کاوازی پێم باش نییە بۆ چونکە دووبارەکردنەوەی ئەزمموی سەرەتای شکست خواردووی هەرێمی کوردستانی باشوورە لە نێوانی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان و ئەم ڕووداوانەی ڕۆژاوە بێگومان سەرکەوتنەکان بەردەوامە بن و مەترسیەکانیش لەسەری کەم نین بەو مانای بە تایبەتی لە ئێستا ئەمڕۆ تورکیا ڕایگەاندووە کە لەوانەیە ئۆپراسیۆنێکی سەربازی لە ڕۆژاوە ڕوبەردین وەویستم ئەوەش بڵێم سەرڕای ئەو هەموو ڕەهەندە بۆدە سیاسیانە لەگەڵەوەشە حەماقەت و سیاسەتی شکست خواردووی تورکیا بۆ بە یەکێک لە فاکتەرە یاریدەدەرەکان بۆ پێشکەوتنەکانی هێزەکانی پێدە لە ڕۆژاوە دیقەت بە نەک حکوومەتی ئەردوغان هاوکاری کردو ینی بۆ بێگومان نەکرد بە بۆچوونی من ئەم سیاسەتە شکست خواردانەی ئەردۆگان بە نەتیجە کورد توانیوێتی ئیسفادەی باشی لێ بکە وە سەرنجی بۆ نمونە لە دوای خستنە خوارەوەی فڕۆکەکەی رووسیا لە تورکیا رووسیا ڕاستەوخۆ ڕایگەیاندووە کە پێدە و کانتۆنەکان نوێنەرایەتی بکەنەوە لە مۆسکۆ و تەنانەت سێردی لاگرۆف خۆی لە هەموو کۆبوونەوەکانی جنێفسی و جوود بۆچی پێدە بەشداری ناکات بێ بەشداری بکە لە دەرەنجامی ململانەی واشنگتۆن و مۆسکۆ لە منتەقەیە و لە دەرەنجامی ململانەی و بەرژەوەندیەکانیان پێدا بۆتە هێزێکی کاریگەر و تەنانەت ئەو سیاستانی کە ئەردۆگان لە منتەقەکەیە بەڕێوەیە بە کە بێگومان ئەمریکای نیگەران کردووە بۆیە ئەبینی لە چەند هەفتووی ڕابردوودا فڕۆکەخانەی ڕومێلان خەریکە خوێنی بنکی ئەنجەلی گەگرێتەوە وەحاصل لە منتەقەکەیە ڕۆژ ئاوایە هێزەکانی پێدا نابن بە شوێنگرەوەی ئەنقەرە بەڵام وردە ئەمریکا ئەگەڕێ لە هێزێکی وا کە لە ناوچەکەیە بتوانێت ئەڵتەرناتیڤی تورکیا بێ چونکە بەردەوام جگەلەوەی کە سەرێشەی بۆ ئەمریکا دروست کردووە جگەلەوەی کە ململانی بۆ دروست کردووە لەگەڵ رووسیا جگەلەوەی کە بۆتە مەدانی قەتڵ و ئام و کوشتنی خەڵکێکی زۆر لە منتقەیە بۆی پشتیوانیکردن لە گروپی داعش لەبەر ئەوەی چۆتە پاڵ گروپی سنی سعودی ئەوانە و هەموو شەڕەکانیان گواستەوە بۆ منتقانە کە منتقەیەکی نەوتی گرنگە بۆیە بە بۆچوونی من ئەمریکانی گەران لەم سیاستانی تورکیا بۆیە ڕاگەیاندنی فیدرالی بێگومان بە چرای سەوزی ئەمریکا هەڵکراوە و ئەمریکا لە ینی بۆ نمونە سیاسەتی ئەمریکا هەم پۆپۆلیستانەیە هەم زۆر نامۆڕاڵانەیە دواتر ینی گفتوگوۆ بکەین تا چەند کشانەوەی بەشێک لە هێزەکانی ڕووسیاش دیسانەوە پەیوەندی بەم بابەتەوە هەیە و مەسلەی ڕێککەوتنی ئەمریکا و رووسیا گفتوگۆ دەکەینەوە حتمما کاک شێرزاد دەمە بزانم وەکو کاگەنۆری ژاماژەی پێکرد تا چەند وڵاتانی اقلیمی و دنیا جۆرێک لە دڵنیایی داوت بە ئێوە کە بڕیاری فیدرالیەتان بۆ ڕۆژاوای کوردستان پەسەند کرد یعنی ئێمە بە دەرەجە یەکەم اعتیماد لە ئیرادەی خۆمان دەکەن ئەمە بریاری خۆمان و پرۆژەی خۆمانە بەڵام بێشک دیارانی لە دوای 2 ساڵ لە ئەزمموی خۆبەرێ و بردننی سەرکەوتوو و لە ڕووی عسکەری کە ئێستا هەمەنگی تەواوی هەیە لەگەڵ هەوپەیمانی نێودوڵەتی و لەگەڵ رووسیاش و لە سەر ئاستی سیاسی و دیبلۆماسیش یعنی ئێمە ئێستا شاندەکانی ئێمە لە کۆشکی پایتەختی سەرۆکۆماری پایتەختی هەری گەورەی جیهان وەکو پاریس و لە واشنگتۆنش و لە مۆسکۆش وە دووەمین نونەرایەتی ئێمەش نونەرایەتی کانتۆنەکان دوای ئەوەی یەکەم لە سلێمانی بوو دووەمین لە مۆسکۆ کرایەوە و لە ئەوروپاش ئیش و کار لە چەند دەوڵەتێک ینی بەردەوام ئەمە هەمووی نیشانەی کە لەسەر ئاسی نێودەوڵەتی قبولەکەی بۆ ئەم واقعی ئەزمموی ڕۆژئاوای کوردستان بەڵام ینی مەسەلە ڕەش و سپینیە خۆ جارێت تازە ڕاگەیەندراوە خۆ ئێمە چاوەڕێنین لەم 24 ساعتە وڵاتانی گەورەی جیهان بڵێ باشتان کرد و دەستان خۆش و پیرۆزبایی لێتان دەکەن خۆ سیاست وان ناکرێت دیارێکە کۆمەڵێک ینی ئێمە لە دۆخێکی معقدن مەسلەی سووریا مەسلەیەکی ڕبتی بە کۆمەڵێک مەلەفاتەی خۆتان دەزانین دەوڵەتی تورکیا هەموو ئیش و کاری خۆی هەر چۆنیەتی تێکدانی ئەم ئەزممونەی ڕۆژئاوای کوردستانە یعنی هیچ ئیشێکی تریان نەماوە هەر ئەم ئیشەیە لە باکوورش تۆڵە ئەستێنن تیرۆری دەوڵەت و
جینۆسایدی کورد دەکەن و هەر هەوڵەدن چۆن ئەم ئەزمونە بخنکێنن بەڵام هەر فەشەل ئەهێنن یعنی کۆمەڵێک ئیشاراتش هەبوو لە زلهێزەکانی جیهان جێگری وەزیری دەرەوەی رووسیا پێش چەند ڕۆژێک بەڕاشکاوانە وتی ئێمە پشگیری لە فیدرالیزم دەکەن وەکو چارەسەرەیەک دیمیستۆرا ناردەی نەتەوەیە گرتوەکان بۆ سووریا وتی لەوانەیە فیدرالیزم چارەسەرێک بن ئەمریکاش یعنی خۆ مەوزوع بەڵام جارێ ئەم پێش 2 ساڵ کە ئیدارەمان ڕاگەاند ئیدارەی ذاتی خۆبەرێ و بردن کەس لەگەڵمان نەبوو عینیشت بوو لە بیرتانە کەس لەگەڵمان هەبوو هیچ بەڵام دوای 2 ساڵ تۆ ئێستا سەیری وەزعی ڕۆژاوای کوردستان وە پێگەی بە قورسایەتی ڕۆژاوای کورد زۆر فەرق کراوە زۆر گۆڕاوە یعنی گیشتووە ئەو ئاستەی کە سەرۆک کۆماری تورکیا ڕەجب تایب ئەردۆغان لە ماوەی 1 هەفتە 3-4 جار بە ئەمریکا و ناتۆ ئەڵێ یان من یان ڕۆژاوای کوردستان یان تورکیا یان ڕۆژاوای ئەمە لە معنای ینی بەتەروانینی استراتیژی ئەم تەسریحە کەم نییە باشە ئەمە نیشانەی ینی دەوڵەتەکە ئەمە سووریا حکوومەتی سووریا تەسەورەکەن چۆن بێ و دەمەوێت ڕاشکاوانە پێم بڵێ گفتوگۆ کراوە لەم بارەوە ڕەئی حکوومەتی سووریا وەرگیراوە بۆ ئەم بابەتە ینی حکوومەت دیارە کە لێدوانەکەی بەشار جەعفەری و ئەوانەی ترکە ئەمە مەترسی لەسەر یەکرێزی خاکی سووریا و فیدرالیزم ئەوانەیە کە داوای با پەنەدۆل بخۆن نازانم ینی بەم مستەوەی لێدوانانە معاملە لەگەڵ پرۆژەیەکی دیموکراتی و ئەوەندە پیرۆز و ئەوەندە ینی وەکو شانسەکە بۆ نەجاتکردنی خەڵکی سووریا و سووریا لەم قەیرانە ئەوترێت ژێربەژێر گفتوگۆی جددی و قسەی جددی هەبوو لەم بارەوە یعنی ئەزانی چی حکوومەت ئێستا کە دام بەم فیدرالیزمە بکە بۆنا ئێمە ئەتوانین لەگەڵیان دانیشن بەڵام دام پێ نادەن یعنی دیارە کە ئەو زێنیەتەی ڕەگەسپەرست و شوینە و دەوڵەتی مرکزی یعنی حکوومەت لەو ئاستە نییە حکوومەت ڕێژیمی سووریا لەو ئاستە نەماوە کە بڵێ من قبولەکەم یان ناکەم تۆ نایکی ینی چی لە دەست ینی با قبولی نەکەی چی لە دەستە خۆ لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا زۆربەی زۆری ناوچەکان لە دەست هێزی ئێمە و ئێستا مەساحەی لە دەست هێزی ئێمە 4 جار ئەوەندەی دەوڵەتێکی وەکو لوبنانە یعنی ئێمە ئێستا ئەو یاریزانە بچووکە نین کە چاوەڕێ بن وڵا ئەمانە قبول بکن یا قبول ئێمە خۆ ئێمە دەست پێش خەرن من دەست پێش خەرم پرۆژەیەکی دیموکراتیمە جێبەجێ دەکەم ئەوەی بەدڵی بەسەر چاوە ئەتوانین پەیوەندی لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەشش ئەوەی بەدڵی نییەوە دیجاتی ئێمەش لە پرۆژەی خۆمان بردو ینی ئێمە لە شۆڕەشی ڕۆژاوە وامان کردووە سیاستمان وابوو باشە یعنی ئێمە چاوەڕێی خەڵک نین بە ئێمە بڵێ وا بکەن یا وا بکەن من ئیرادەی من هەیە من خاوەن مافم خاوەن حەقم خۆم ئیسبات کردومە ناوچەکانی تری سووریا هەمووی شەری مەذهبی و کاکاوتی بڕیارەکانی خۆشیانە سەپێنن بە تایبەت پێدا قسەی لەسەر پێدا ینی ئەزانی چی مەسەلە پێدە نییە حقیقت ینی ئێمە ئێستا لە ڕۆژاوای کوردستان سیستەمەکەی دام و دەستگا هەیە سیستەمێکی دیموکراتی هەیە ئەمڕۆ خۆشبەختانە لە خۆبەرێوردو بردن چووە بەرە و فیدرالیزم ینی پێدە حیزبێکی لە بینی زیاتر لە 20 حزب و دەیان ڕێکخرا و کەسایەتی وەلایەن وە لە هەموو پێکهاتەکان ئەم پرۆپەگەندا کە پێدە خۆ باش پێدە شەرم و عیب نییە پێدە بەڵام هەموو شت پێدە نییە پێدە حزبێکی دەست پێشخەرە حزبێکی گەورەیە بەڵام بەشێکی لەم سیستەمە ئەمانە هەوڵەدن ئەم پرۆپەگەندە فاشیلە کە بڵێن وەڵام ئەمە یەک حزب ئەسایشی پێدە لەوانەیە ئێستا بڵێن فیدرالیزمی پێدەش خۆوان نییە فیدرالیزم سیستەمەکە نەبەست بۆ کوردیش کاکاوتی فیدرالیزمی پێدە وتی ئێدە باش باوا بڵێن بزانم ئەگەنە بۆ کوێ یعنی ئەمانە هەر ئیشانەوەی 4-5 ساڵ ینی سیاسەتیان نییە هەر ڕەت فعلێ ئێمە چی بکەین ینی دوێنێ ئێمە سەرقالی ڕاگەاندنی فیدرالیزمون ئەوانەی کە ئەم برادرانای ئەنە کەسە لە ئامێزی ئەوانن دەستیان بە داخستنی سنووری ڕۆژاوە باشوور کرد باشە ئەمە نیشانەی چی نیشانەی کە تۆ نیگەرانە لەم فیدرالیزمە باشە تۆ بە حساب لایەنێکی کوردی تۆ بۆچی نیگەرانە کە ملەتی تۆ لە بەشێکی تری کوردستان هاوشێوەی ئێرە با بڵێن سیستەمی فیدرالی دامەزرین یعنی زەرەری چی من تێناگەم لەم لایەنانە باشە منەواکەم بە پرسیار بۆ کاکاوە ینی هەرە و پرسیارە بۆچی ئێوە دژی ئەوە بن کە سیستمێکی هاوشێوەی باشوور لە ڕۆژاوای کوردستان پەیڕەو بکرێت دواتر تۆ گلەیت کرد لەوەی کە پێدا زۆرینەیە و ڕەئی خۆی دەسەپێنێ بەڵام ئەی بۆچی ئێوە حەجمتان نییە بۆچی ئێوە ئەو هێزە نەبوون کە ڕەئی خۆتان بسەپێنن ینی سیاسەتیان کردو حەقی خۆیان نییە کە ئێستا زۆرینەن لە ڕۆژاوای کوردستان و دەنگە زاڵەکەش دەنگی ئەوان بێ ئەو باکووری سووریا ژەڵێ ئێمە وەکە ئەنە کەسێ نە لە دژی فیدرالیزمە ڕۆژئاوای کوردستانن لە دامەزراندندان ئەنە کەسە داوای فیدرالیزم
بۆ کوردستانی سووریا کردیە و ئەو ئامانجی مەیە ئەی ئێستا بۆچی دژین ئەمەی ئێستا ئەگوزارێ بۆچی دژایەتەکەن باشە بەڵام ئێمە نەبتەنها ئێمە لە سووریانەوە سووریەکی کە ئەوڕۆ شەڕێکی ناوخۆلێ هەیە ئەوڕۆ گفتوگۆ لە جنێو سێ دەبێ شکلی سیستێمی سیاسی لە سووریا کەنو بە دەستورێکی و لە بن چاودێریای UN باشە کاکاوە بەڵام ئۆتا کاگەنۆریش ینی شی کردوانێ باسی کرد کە ئێستا دەرفەتە بێ ئێستا وڵاتانی دنیا پشتگیری لە بڕیارێکی لەو جۆرە سەبق سەحەفیە ئێمە بۆچی لە فدرالیەکی دەستوری دخوازن گۆدان پێدان ببێ خەڵک اعتراف پێ بکە ینی ئەمریکا اعتراف پێ بکە UN اعتراف پێ بکە رووسیا اعتراف پێ بکە لە سیستێمی سووریایی و لە دەستوری سووریایی و سووریەکی فدرال بە کە کوردستان بەشێکیش بە فدرالیەکی کوردی لێ هەبێ ئێمە داوای فدرالیەکی دەستوری بکەن ئێمە نەبێ هێزن باشە ئەگەر ئەمە ببێ بە ئەمری واقع دواتر لە دەستوریشدا جێگەی ناکرێتەوە بۆ هەرێمی کوردستانی شەروانە بوو دواتر لە دەستورە ئەم بابەتە جێگەی نەکرایەوە باشوور مەبەستم لە 92 باشوور ئێمە استیباقی ئەشیاءەکان نەکەن ئیرۆ شەڕێک لاو سووریا هەیە ئیرۆ بۆ سووریەکەن و گرفتی ئێوە ئەوەیە یان گرفتی ئێوە ئەوەیە کە پێدا قیادی ئەم بابەتە دەکات ڕاشکاوانە پێم بڵێ پێدە تەشویش لەسەر ئەو چارەسەریە بە دەستوری و بە قانونی و دبێ شەرعیەکی نیودەوڵەتی دەببێت تەشویش لەسەر دکە و دخوازت تێک بدە ئێمە دچنە سووریەکی فدرال سووریەکی فرەنەتەو گۆ بە دەستوروان مەفاوەر بگرن و لبێن داپێدانە نەتەوەیە گرتووەکان و ئەمریکا و رووسیا و یەکیتی ئەوروپا نە شێرزاد عادل یەزیدی ئیرۆوەر ژمر ڕۆژێکی کەنتۆنان دیار بکە ڕۆژێتی فدرالیزم کە وڵی حەلال بکە کاگەلێ کورد لە سووریا کا بریار ئەگەلای کورد لە سووریا سبەینی ممکنە بێ فدرالیزی ڕەت بکە یعنی ئاخرەوا دبی ئەوە نەمەزرعاکی شخصی ئاشێرزاد یەزیدی و پێدەیە ئەوە گەلەکە ئەو گەل بدەنگێ گەل دەبێ بەریاری استراتیجی بۆ ڕۆژاوای کوردستان نابی حزبك ومجموعة أشخاصك باشە کاک شێرزاد کۆمنتێکی هەیە کاکاوە باجۆ لەو کۆمنتی کاک شێرزاد بگرین و دەگەڕێمەوە لای تۆ بۆی قسەکان باش من نمونەی باشووری کورس هەریم ئەوەش بەشێکی خۆمان و وڵاتی خۆمانەوە ئەزمونێکی فیدرالی تایە لە 92 باشووری کوردستان هەرمی کوردستان فیدرالی نەچەسپان تەبەنی نەکرد رێژیمی سەدام کەی ڕوخە لە 2003 بوو ڕێک 12 ساڵوانە پێش ڕوخانی رێژیم بە 12 ساڵ باش ئەو کاتە دستور هەبوو لە 92 دستوری عێراقی هەبوو بۆ چاو لەم ئەزمونە ناکەن خۆیانی ئەمە سەیر ئەم قسەیە دوێنێ نەنا ئەم خاڵش دوێنێ نونەری ئەوان نونەری ئەمەی پێ ئەڵێن ئەنە کەسە نازانم چیە ئەنە کەسە ئەو کابرایی کە پێ ئەڵێن عەبدولحەکیم بەشار لە ناو ئەتیلاف ئەڵێ ئێمە لە دژی فیدرالی نابێ بەم شێوەیە ئەبێ ئێمە چاوەڕێ بن تا رێژیم بڕوخت تا دستوری تازە یعنی تا هەتا یعنی باش بۆ خۆ ئەزمونونەکەی لێرە لە بەشێکی کوردستان لە 92 دەبوا کوردی باشوور کوردی عێراق فیدرالی نەکردانە چاوەڕێبانە تا 2003 اینجا تازە لەگەڵ ئۆپۆسیۆن و خەریک بیانی لەوانەیە تا پێش 2-3 ساڵ ئێوە ئەم دۆخە دامەزرابە لە باشووری کوردستان یعنی ئەمە منطقێکی غەریب و عەجیبە ئەسڵەن ئەوان داوای فیدرالی ناکەن ئێتیلاف ئەوەی کە ئەوان پاشکۆن لەناو ئەو ئێتیلافە ئێتیلافی ئۆپۆسیۆن فیدرالی قبولی ناکە ئەمە ڕاستە ئەوان لەسەر ئەساسی ئیدارەی مەحەلی و لامەرکەزیەتی ئیداری ئێمە ئەڵێن لامەرکەزیەتی دیموکراتی و سیاسی لامەرکەزیەتی فیدرالی ئێمە ڕون و دیارە ئەشکەرەی ئێمە فێڵ و شتیوان ناکەن ئێمە جێبەجێمان کرد و ئێمە دەستپێشخەرن و کاریگەرن ئەوان کۆمەڵک پاشکۆن حزبك دوو حزبی کەرەستن لە دەستی دوژمنانی کورد و ئێمە ئەزانم بۆچی بەکاریان ئەهێنن و ئەسڵەن کارتی سوتاون بە حەقیقەت من بەداخەوە ئەمە ئەڵێم پێم خۆش نییە یعنی حزبی کوردی بوون دەبووە ئەوان ئێمە لە شانی ئێمە بیانە بەشدار بیانە لەم پرۆسە مێژوویە و دیرۆکێ بەڵام بەداخەوە کاکاوە کەرەستان دەڵێ حەزمانە کرد شان بەشانی ئێمە ئەوانیش بەشدار بوونایە لە ڕاگەیاندن و تەبەنیکردنی فیدرالیت بۆ ڕۆژئاوای کوردستان بەڵام ئەو دەڵێ ئێوە پاشکۆن لەبەرەوەی ئەجێندای لایەن و خەڵکی دیکە جێبەجێ دەکەن
دەبێ ئاها پاشکۆی قسە بکەن. پاشکۆن اینجا دەوەرە حەلی ئەڵێ دوو جار پاشکۆن دەوەرە سافکە. پێش ئێستا جارێکێ NRT من داوا کرد مگوت کیل پێش منە گۆ شێرزاد یەزیدی مگۆ نایەمە ستودیوە و جارێک دی من پرسیم بگۆ کیل پێش منە گوت ئێمە نزانن بەڵام من داخواز لە بەڕێوەبەریا NRT دکەم ئەگەر جارێک دی شێرزاد یەزیدی پێش من بی من داوا نەکەن. بۆچی بۆ ئێوە ینی هاوزبانن بۆچی ناتانەوێت گفتوگۆ بکەن بۆ ناتانەوێت گفتوگۆ بکەن کاکاوە ئێمە اتفاقیەکی استراتیجی بە هەرێمی کوردستان ڕمەهەیە هەرکەزانن ئێمە حەلیفی استراتیجی پارتی دیموکراتی کوردستانی عێراقن هەرکەزانە پارتی دیموکراتی کوردستانی عێراق چییە هەلگرا فکرا نەتەوی کوردیە هەلگرا فکرا دەوڵەتا کوردیە هەلگرا دەشتمان پەروەریەیە ئێمە نە پشتگۆیی ئیران و ڕژیمی بەعس لە سووریانە بۆ ئیرۆ پێدێ هاتیە خزمەتاوان لە سووریە دکە. باشە بەڵام بۆچی ئەوە ببێ بە عیبە یان وەکو لەکەیەک تەماشای بکەن ئەگەر نزیک بێ لە پارتی دیموکراتی کوردستان نزیک بێ خۆ بۆ نمونە پێدەش نزیکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی ئاسایی نەبێ ئەمە بۆ وەکو لەکە بەسەریەکەوە تەماشای مشکلەی و ئێمە مشکلەمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیشتێ یعنی ئەمە با بە ئەشکرا بڵێن بەڵام ئەوان دژایەتی ئێمەکەن باش ینی ئێستا بۆ داخستنی سنوور لە ڕۆژی ڕاگەاندنی فیدرالیزم لە ڕۆژاوە تۆ سنوور دایەخێ بۆچی پێش سێ چوار ڕۆژ بریار بوو منش لەگەڵ شاندەیەکی محافظەی سلێمانی دکتۆر ئاسۆ و کۆمەڵک برادرانی بەرپرسانی محافظە بچن لە کۆبانێ ئەو پێکەرەی بەرخودان لە مەراسیمەک وەکو دیاری لەژێر دروشمی دیاری پایتەختی ڕەوشەمبیری سلێمانی بۆ پایتەختی بەرخودان کۆبانی بۆچی ڕێگری لەم شاندەیەکرا ینی ئەمانە ینی ئێمە رخنەمان لەسەر ئەم شتانە ئەگینا ئێمە تۆڵەمان لەگەڵ پارتینەوە پارتی هێزێکی کوردستانی و لەبەر ئەوە ئێمە رخنە لێ دەکەین بەڵام ئەمە حرەکەی مێژوویە حرەکەی مێژوویە با ینی بەم ئەنە کەسە و منە کەسە کەس ناتوانێت ئەم حرەکەی ماوە بە کاگونەر بمبورە کاگەنەر وەکو هاوپیشەیەک داوای لەبردن لە یەکەم تەبعاً بمبورە گفتوگۆکە ئەوە بوو پێویست بوو کە وەڵامی یەکتر وەربگرینەوە ویستم مناقەشەوە بکەین کشانەوەی هێزەکانی رووسیا و بڕیاری کە رووسیا دەیدات بەشێک لە هێزەکانی بکشێنێتەوانێ وەڕێکەوتنی ئەمریکا و رووسیا کە باز دەکرێت چەند ئالان نەکراوە یان بە عەلەنی ئەم بابەتە باز نەکراوە تا چەند پەیوەندی بەم بابەتەوە هەیە یان مەسەلەی فیدراڵێتی ڕۆژئاوا لەکوێی ئەم ڕێکەوتنانەدایە خۆی لە ڕاستیە رووسیا بەشێک لە هێزەکانی یەکشێنێتەوە بەشێک لە دەستگا مخابراتەکانی کە لە منتەقەکە هەیەەوە ئەو بنکە سەربازی کە لە تەرتوسە نایکشێنێتەوە ئەوانە کە پێگەی جەمسەری گرنگن رووسیان لە منتەقەکەیە و پێم وایە لە مەسەلەی فیدراڵیەتی ڕۆژئاوا ئەمریکا و رووسیا ڕۆژئاوایان وەکو کارتێک بەکارهێناوە بۆ بەرژەوەندەکانی خۆیان و لە هیچ کوێی دنیا نیەمان لەسەر شوێنێک لەسەر شتێک ڕێک نەکەون بۆ بەرژەوەندەکانی خۆیان ئەویش ئەوەیە کە گرژی و ئاڵۆزیەکان و بەریەکەوتنی بەرژەوەندەکانی ئەمریکا و رووسیا لەم سەر بۆ سەری دنیا هەیە بۆیە پێم وایە هەردووچیان موافقن لەسەر ئەم مەسەلەیە و هۆکارەکەشەوەیە کە هەردووچیان گەشتونەوە قەنەعاتی کە پرۆسی سیاسی لە سووریا کۆتایی هاتووە و هێزە ناکۆکان ناتوانن لەسەر شتێک ڕێکەون و ڕوخانی ڕژێمی بەسار ئەسەری جێگلایی بووە کە ئەم ڕژێمە ئیتر ناڕوخێ بەشار ئەسەر دەمێنێتەوە بەڵام بەم شکلی ئێستا بچوک بچوو کانتۆنێک بۆ عەلەویەکان یا با بڵێم هەرێمێکی فیدرال بۆ عەرەویەکان هەرێمێک بۆ کوردەکان هەرێمێک بۆ سونیەکان و ئەمە ئەبێتە لێرە کۆتایی پێبێ و ئەمە بەم شکڵ ئەتوانێت بەرژەوەندەکانی خۆیان هەرێکیان بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن و دوجار لەبیرمان نەچێ ئەمریکا و ئێران لە ڕێکەوتنی پێنجایی دەنیەک چۆن ئێران ئەجێندای چەکی ئەتۆمی ئەدا بە ئەمریکا لە بەرامبەر کشانەوە یان ڕاگرتنی هێرشەکانی لە یەمەن و لابردنی مەترسیەکان لەسەر ئیسرائیل لەلایەن حیزب اللهوە و کەمکردنەوەی فشارەکانی عێراق لە منتەقەکەیە لێرە بۆ نمونە بە بۆچوونی من و پێچێ پەگەکە وەکو ئێنەرژی سەرەکی پێدە و خۆراوە لە منتەقەکە ڕۆڵی هەیە و دەخالەتی هەیە و ئاگادارە و بە تایبەتی ئەوەی کە لە ئەم شەڕانە خەریکە تەشەناسێنێ بۆ باکوور و بەرژەوەندەکانی وڵاتانە ژەتخەتەمت ئەمریکا حەزەکە کە رووسیا و ئێران چەنە لە پشتی پەکەکەون بۆ بردننی شەڕەکە بۆ ناو شارەکان و تەقینەوەکانی دوومانگی ڕابردوو لە ئەستەمبوڵ ئەنقەرە نیشانیدا کە پەکە ئەتوانێت تورکیا وەکو سووریا لێ بکە ئەمریکا و رووسیا یا با بڵێم مەسەجی رووسیا ئەوەیە بۆی کە تورکیاش وەک سووریا لێنەیە
پێویستە لەسەر کارتەکان ڕێکەوین ئەم هەرێمی فیدرالی بەرژەوەندەکانی رووسیا پارێزێ و ئەمریکاژۆ کوتم لەگەڵ تەحسیل حاصل لەگەڵ دیفاکتۆ مامەڵاکە و خاڵێکی تری گرنگەوەیە کە شەڕ لە رووسیا شەڕ لە سووریا نەیتوانی کۆتایی بە کێشەکان بێنێ و مانەوەی ئەسد مایەوە و دەخالەتی ناوچەکە هەموو کارتەکانی خۆیان بەکارهێنا نەیانتوانی بەشار ئەسد بڕوخێنن و ڕوخانی بەشار ئەسد بە مانای زەعیفکردنی ئێران بوو لەم ململانەیە وڵاتانی سنی شکستیان خوارد بۆیە ئەم فیدرالی ئەگەر هەموو خوێندنەوە منطقی و نامەنتیقەکانیش حسابکەی ئەگەر ڕۆژاوە وەکو کارتێکیش بەکارهێنرا بێ مامەڵی پێوە بکرێ بەڵام بە دەرەنجام ئەم فیدرالیێتە ئەومان پێڵێکە درێژکراوەی فیدرالیەتی باشووری کوردستانە کە 1992 ڕاگەیەندراوە و ئەو پەیمان نامەی سایکس بیکۆ کە لە 16 5 2016 ساڵ تێپەڕە بێ بەسەریا نەخشەیەکە کە کورد دەتوانێت ئیسفادەی لێ بکە و من تەسەورەکەم کانتۆن ینی فیدرالیەتی داهات و لە باکوور و لە ڕۆژهەڵات پێک بێ و ئەمە نەخشە ڕێگای حەقیقیە بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ هەنگاو ستێپ بای ستێپ نەگەوەی کە ڕاستەوخۆ هەموو ڕۆژ ڕابگەێنین کە دەوڵەتی کوردی ئەبەم شکڵە بەم فۆرما دەوڵەتی کوردی بە نەتیجە ئاگاتە ئاکامەوەی کە سەرنجی هەموو وڵاتانی ناوچەی خۆراوە بۆ منان فیدرالیەتە ببینە کەمترین معارەزەی هەیە گەورەترین پشتیوانی هەیە بەڵام ئەمریکا لەبەر بەرژەوەندیەکانی ناتوانێت ڕاستەخۆ سپاس بۆ ئەنوەر حسێن بازگەر دیسان داوای لێبوردنەکەم کاتم زۆر خاردی سپاسەکەم سپاس بۆ شێرزاد ئێزیدی سپاس بۆ کاوە عەزیزی وابزانم ویستە سەرنجێک بەی زۆر بە کورتی بێت کاکاوە بەرحاڵ سپاس دەکەم سپاس بۆ کاوە عەزیزی ئەندامی مەکتەبی سیاسی پەدەکەسە سپاستانەکەم کە میوانی تاوتێ بوون دیسان سپاس ئازانێ نافتی سپاس بۆیەوەش تا بەرنامێکی دیکار شاد بن تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان